بینەرانی بەڕێزم کاتتان باش. هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و ئامادەکاریەکانی بزوتنەوەی گۆڕان بۆ خۆلی داهاتووی پەرلەمانی کوردستان. پەیوەندی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ هەرێکێک لەلایەنە سیاسیەکان و هەندێک کێشە و ئاڵۆزی ناو بزوتنەوەی گۆڕان خۆی. ڕۆڵی پێشمەرگەدێرینەکان و بەشداریان لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستاندا و هەروەها ڕۆڵ و پێگەی بزوتنەوەی گۆڕان لە نێو هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ئاسایشی ناوخۆدا تەوری سەرەکی ئەم دیدارەمان دەبن لەگەڵ مام ڕۆستەم هەڵسوڕاوی دیاری بزوتنەوەی گۆڕان. مام ڕۆستەم بەخێبێت بۆ چاپی ناردی لەگەڵ هەڵبژاردن و خۆ ئامادەکاری و کردنەوەی بنکە و پێگەی بزوتنەوەی گۆڕان چۆنن؟ وەڵام پێشەکی حەزەکەم لەم کەناڵە جوانەیەوە سوپاس و سەری ڕێز و نەوازش دائەنێنم بۆ سەردەم شەیدانی کوردستان و کەسوکاری شەیدانی کوردستان و دەستی یەکە بە یەکەی کەمەندامانی شۆڕشەیەک لە دوای شۆڕشەکەمان ماچەکەم، چونکم ئەمە بەرهەمی خوێنی ئەو شەهیدانە ئەو کەم ئەندامانەیە، ئەو کەم ئەندامە خێر لە خۆنە دیوانە کە ئێستا هەر ڕۆژی لە دەرگای مەسئولیەکە دەن بۆی شتێک لە موچەکانیان باش بکەن بۆی بژێوی ژیانی خۆیان دابین بکەن. سەری ڕێز و نەوازشیان بۆ دانێنم. ئەمن لە هەموو دنیاە وایە کە هەڵبژاردن دێتە پێشەوە لە هەموو کوچە و کۆڵانەکانی ئەو شارەیە، ئەو شارۆچکەیە، ئەو دێهاتانە خەڵکە گەڕێ هەرکەس بە هەوادارەکانی خۆی، هەرکەس بۆ لیستەکەی خۆی هەوڵەدا زۆرترین کورسی بەدەستبێن. ئێمەش تەمان خۆ دەزانێکین لەو تەنزیمانی کە پێماڵێن بزوتنەوەی گۆڕان بە حەقی خۆشمان نەزانین، بە تایبەتی ئەم جارە بەرەو دەسەڵاتیش بەتەماین لەبەرەوە زیاتر خۆمان ماندووەکەین. بەڵێ مام ڕۆست ئەگەر قسە لەسەر هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ئاسایشی ناوخۆ بکەم، تا چەند پێتان وایە کە لەم خولەی هەڵبژاردندا ئێوە ئەتوانن دەنگێکی زۆر لە نێو هێزی پێشمەرگەی کوردستانە بە خۆتان سۆگە بکەن؟ وەڵی من بەش بە حاڵی خۆم و هەموو ڕەفیقەکان و هەموو برادرەکان و حەسەبە ڕایاڵەی پێشمەرگە دێرینەکان کە هەمانە هەمووی پێشمەرگەی دانەبڕا ئەوانن، خۆتان نەزانن برتە بۆڵەیەکی زۆر هەیە لە ناو هێزی پێشمەرگەیە، چ لە ناو ئاسایش، چ لە ناو سلکی شورتا، لە پێشمەکانی سەر حدووات ئەوانی کە لە ناوچە دابراوەکان لە سەنگەران ئێستا ڕۆژانە خۆتانزان لە کەناڵەکانەوە کە بە تەلەفۆن قسەتان لەگەڵاکەن و بۆ بینەران قساکەن کە وەزعان چەند ئاڵۆز و خراپە. و لەم کەناڵەوە حەزەکەم ئیتر ئەم ئاخیر فرسەتە بۆ ئەوان و بۆ چی گلەیان هەیە و چی بژێوی خراپی بژێوی ژیانیان هەیە ئەم جارە بیکەنە سەر نوکی قڵەمەکان. باوی ئەوە نەماوە ئەم جارە ئەم هەڵبژاردنە پێم وایە باوی ئەوە نەماوەتر تو نوتیژی ئەوانێترەوە خەباتی مەدەنیە. هەموو دنیا ژوایە، لە هەموو دنیا خەڵ دیعاەکە کە دیعای انتخابیەکەن ئەڵێ من بێکار نایڵم، موچەی ئەو خەڵکانەی کە موچیان کەمە بۆیان چاکەم، ژیانی تەلەبە چاکەکەم، ئەو وڵاتی کە شەیدی بەرە کە سوکاری شەیدەکان وەزعان باشەکەم، خانویان بۆ والیەکانی خۆلاسە لەو ممتەلەقەوە هێز و زەبر و زەنگ بەکار نایە. کێ خزمەت بەرنامەکەی باش بێ و بۆ خزمەتی وڵاتەکە خەڵک ئەچێت بەرەو پێویری دەنگدان و دەنگەدا بۆوانە. بۆ منیش پێم وایە ئەم جارە هێزی پێشمەرگە بەخۆیان چووەتەوە وەنی من بزانم، چووکم خۆ لە شاخ کە جەنگی و خۆی داوە بە کوشت و خۆنەویستی کردووە بۆ ئەوەی ژیانی خەڵک باشکە، ئەوەی ماوە شەیدی زنووە، ئەوەی ماوە لە زیامەوە هەل لە من ڕەفیقەکانمان دەست پێ بکە. هەموو کەس نێ دوسێ جار بینان نەبیوە چەند جارێک کیمیاوی بەرنەکەوت پێیان دەیان جار لە کەمین و شەڕ لە مردن ڕزگاینەوە پێڵێن شەیدی زنوو. ئیتر ئەمە ئاخر فرسەتە بۆیان کە بتوانن بار و گوزەرانی هێزی پێشمەرگە و کەمەندام و کەسوکاری شەید و سەرجەم کۆمەڵانی خەڵکیش چاک بکە. چونکم بودجەکە ئەمەندە زۆرە بڕواتان هەبێ نەگەم 4-5 ملیۆنەی هەرێمی کوردستان بای 50 ملیۆنی شەکا بە خێوی بکەی بە ڕەفاهێتەوە. وڵاتانی ئەوروپا نەوتیان نیە و غازیا هیچیان نییە، بەڵام بڕۆ سەریکە بەس بە زەریبە و بەوە ئەژیمزانە وڵاتەکان. ینی پێگەی بزوتنەوەی گۆڕان لە نێو هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ئاسایشی ناوخۆ پێتان وایە کە لەم هەڵبژاردنەیە لە چ ئاستێکایە؟ پێم وایە لە ئاستێکی زۆر باشە. ینی ئەتوانین بڵێم بزوتنەوەی گۆڕان تەنانەت ڕەنگە بەهێزتریش بێ لە هێزەکانی تر. من پێم وایە زۆر بەهێزترە بین و زۆر باشتریشە بین و بڵێم لە 25 حوتیش باشترین زۆر باشترشین، چونکم بەینی بەو گەڕان و سوڕان و ناو خەڵک و تەلەفۆن بۆکردن و تەلەفۆنمان بۆکەن لە هەموو کون و قوشبینێکی ئەم هەرێمی خۆمانەوە تەلەفۆنمان بۆکەن بەڕاستی خەڵک
زۆر ناڕازیە و ئەو ناڕازانە وای کردووە ئێمە ئەم جارە لە 25 حەوت زۆر بە باشتر دەنگ بێنین و کورسی زیاتر بێنین ومێدی ئەوەشی لێکردم سەبارەت بە پێشمەرگە دێرینەکان پێگەی بزوتنەوەی گۆڕان لە نێو ئەوانەیان ڕۆڵی ئەوان بۆ بزوتنەوەی گۆڕان و بۆڵی هەڵبژاردنە چییە؟ ڕۆڵی ئەوان زۆر باشە چووکم ئێستاماتر لە ئێستبەوە داواشیان لێکەین بەڕاستی بە تایبەتی پێشمەرگە دێرینەکان چووکم ئێمە بە ئەوە بیری خەڵک بێنینەوە ئێمە ئەمانوێ بەڕاستیەوە لە 91ەوە وردە خەریکە ناوی پیرۆزی پێشمەرگە کە وەکو باسم کرد کەسی بە تەمای خۆی نەمابوو بە تەمای ئەم ڕۆژە نەمابوو بە زینوێتی بمێنێتەوە و شەید بێ یعنی چۆن ئەڵێ زۆر داخلە دڵن و ئەو هەموو خەباتی ئەوان کردیان بۆ ئەمەیان نەکرد ئێستا خەڵک ساحبی وەنەوشەی درع و جام ڕەش و خانوو لە دوای خان و بەڕەفاهێت بژین و پێشمەگەی دێرینیش تەنانەت زۆربیان کرێچین زۆربیان بژێوی ژیانیان بۆ دابین نەکراوە ئەوانەی کە لەسەر حدودەکان وەکوتم لە سەنگەران فەقیرانە بە موچەیەکی زۆر کەم شەور و لە حرەسیاتە و دیفاع لە حدودی هەرێمی کوردستانەکەن لەبەرەوە قسەمان لەگەڵ زۆربیانان کردەوە ئامادەی خۆشیانیان دەربڕیوە بۆ ئەم جارە و لەم خەباتە مەدەنیا و زمانی ئەوە نەمال بەلولەی کلاشن کۆفوت فەنقسە لەگەڵ خەڵکا بگەێ ئێستا خەڵک گەیشتەوە قەنعاتە و پێم وایە ئەم جارە حسەی ئەسەدمانە بێت لە هێزی پێشمەرگە و هێزی ناوخۆ و لە هەموو با بڵێن سلکی شورتە و هەموو ئەوانەی کە ئێستاکە ئەگە بەراوردێکی بچووک بکەین لە نێوان پێگەی ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان لە نێو هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ پێگەی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ پێیکە ئێوە لە زۆنێکی جۆغرافیا زۆر نزیکن لێ ئەتوانین بڵین پێگەی کامتان بەهێسترا وەڵاهی من ئەوەن هەرچەند هەڵبژاردنەکان دەرێخا بەڵام من پێم وایە پێگەی ئێمە باشترە چووکم عادەتەن خۆتان نەزان ئێستێمە بۆ نمونە ئێمە ئەڵێن بێنە سەر حکوم واکەین بچنە دەسڵات واکەین ئەماکەین ئەوان ئەتوان بڵێن چی لە 92 لەسەر حکومن 21 ساڵ ئینسان بە 21 ساڵ نەیتوانێت وڵاتەکەی خۆی ئاودان کاتەوە بژێوی ژیانی خەڵک چاکە لە حربی عالەمی دووەم من ئەوەی لە ئەڵمانە پرسیومە لە خەڵک بە 7 ساڵ دوای 7 ساڵ ئەو ئەڵمانیان کۆ بۆ ئەڵمانە کە لێرە خەڵک بە ئاوی یۆنان ئاڕوا خۆیدا بە خنکام چێت لە وڵاتە بخۆی بحاسیێتەوە یعنی پاش ئەو حربە وێرانکەرە حربی عالەمی یەکەم و دووەم توانیان بە 7 ساڵ وڵاتەکەی خۆیان ئاودان کەنەوە ئێمە بە 7 ساڵ نیان نەخۆشخانەیەک بۆ خەڵکە دابینکەن ئێستا سێ دەوام لە مەکتەبێکە دەوامەکە نەبوونی مەکتەب نەبوونی نەخۆشخان نەبوونی دەرمان ئەوە بینتان خۆ دەرمان دوو پشکت لە زمانی عەبدولکەریم قاسمە دوو پشکە لە منتخاب بە خەڵکی کوشتووە تازە هەڵی داوەتەوە لە دەستکەرە و لە کوێ دوو پشکە خەڵک بکوژی یانە مەگەر خەڵک بێ بیر بکاتەوە لەم ئەم حکومەت وانە ناڕوا بڕێەوە بودجەیەکی زۆر بودجەی 7 ساڵ شەڕ بوو لەسەر برایم خەلیل ئێستا ئەنواعی برایم خەلیل و ئەنواعی نەوت و ئەنواعی حدودمانەیە گومریکی لێوەرەگرن ئەی ناتوان ژیانی چەند هەزار پێشمەرگەیەکە چەند هەزار مۆزەفێک چاکەن ئەی ناتوان کە سوکاری ئەو شەیدانەی کە چۆن لە ڕویان دێ بەس دەکاتی هەڵبژاردنە دەن دەرگاکەیاندن وەزەتان باشە خەڵک لەوە گەیشتووە بە 21 ساڵ تۆ نەتوانی ژیانی چاکەی نەتوانی یاسا بچەسپێنی نەتوانی یاسا سەروەر بێ بڕوا ناکەم بەم 20 ڕۆژەش ئەویان بوو لە بەرەو بۆ خەڵکیش ئەو قەناعەتە ئەگەر بزوتنەوەی گۆڕان بچێتە دەسەڵاتەوە ئەتوانێت ژیانی خەڵک بگۆڕێ ئەو بەرنامە ئێمە دامانناوە 100% ئەوە جێبەجێک اینجا بە 8 مانگ بە ساڵێ بە 2 ساڵ بە چەند ساڵ من بە پێی بەرنامە چون بازێکی قورسە ئەڵێ چەندین نەخۆشخانە دروستەکەم خۆ بە مانگە دروست ناکەی ئەی بە 8 مانگ یا بە ساڵێک یعنی بەرنامەکەمان شڕ و پڕە هەرچی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە دڵیایەتی و لە بیرایەتی بیکە لە بەرنامەکەی بزوتنەوەی گۆڕانە هەیە بەڵێ باشە من ڕۆستەم لەم هەڵاتی هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕانە ئەوەی کە بەدیەکرێت لە وتاری بزوتنەوەی گۆڕانە ئەوەیە کە ئەو دروشمە توندەی ساڵی 2009 نەماوەکە خۆی بۆ ئەو ئامادە بکات دەسەڵات ڕابماڵێ ئێستا قسە لەسەر ئەوەکە کە ئەچێتە ناو دەسەڵاتەوە کە ئەچێتە ناو حکومەتەوە ئەو وەختە وتمان خۆشمان توانی وەختە بچین ناو حکومەت بەڵام بە کەمەیەکی کەم خراپە بچین ناو حکومەتەوە وەو کە شان بازی گوت ئێمە نامانوێت خێرمان پێ بکەن ئەمانە بچین دەسەڵات تەشکیلکەین ئەگەر بۆ خۆشمان یەکەم نەبین ئەتوانین لەگەڵ هەر جەماعەتێکە توانیمان نەگرین حکومەتێک تەشکیلکەین بەڕاستی جێ ئومێدی خەڵک بێ جێ ئومێدی کۆمەڵانی خەڵک بێ هیچ نەبێ نێڵین خەڵک مەویست بێ کە ئەچێ بۆ دەنگدان بڵێ ئەشەو بلا دەنگکەم بە زایە نەچووە یعنی بە کارێکی وا بکەین ڕوومان بێ 4 ساڵی ئایندا بتوانین بچین ناو بانگێشەی پەرلەمان و بە خەڵک بڵێن
خەڵکی ئاوا 4 ساڵ لەسەر حکم بووینەها چیمان کرد و لە هەموو دنیاشا حکومت خزمەتکاری خەڵکە لە هەموو دنیا وایە نەک خەڵک خزمەتکاری حکومەت بە ئەکسەوە لێرە 6 متر قیرەکەن بچی چەپڕیان بڵێ دەوازان خێرمان پێکرد تۆ ئیشەکەی حکومت ئەوەی زێرا بکەی جادەی قیر بکەی خەستەخانە بکەی مەکتەب بکەی ئوتێلی جوان بکەی یعنی ژیانی خەڵک دابین بکەی یعنی ئەم سەرۆت و سامانە دوێنە 4-5 فەڕەنسیم لابوو زۆر سەی لێ هاتکە هاتە ناو چوینە بنکەیە گەڕاین و لە کارە زەوشک بینیاوتی زۆر بەرنامە و شتەکانتان ڕێک و پێکە و ئەمانە و بۆیان تەرجمە کرد برادرێت وتی ئەو سەرۆت و سامانی وێ ئەتانە یەکێ لە دەوڵەتە گەورەکان شارەوەنی سەرۆت و سامانی یعنی چی خەڵکتان ئاوە وتمان بڕۆسی حەوەزعی کەمەندام کە بڕۆسەری نەخۆشخانەکانمان کە مەسەرەن خۆیان ئەوانەی کە مەسئول و پارەدارن کە نەخۆشیێکیان تووشە بێتن بۆ وڵاتانی ئەمریکا ئەڵمانیا فەڕەنسا بەریتانیا بۆ ئەوانەیە بۆ ئوردنی ژنەبیا بۆ ئەستەمڕ بەڵام خەڵکی قوربەسەری ئێرە ئەوە بە دارچاو ئەم عالەمەوە 30 کەس بەس چاوی کوێر بوو یعنی لە دنیا لەو ئەڵمانیا یەک کەس چاوی کوێر بکەن یا 2 کەس لە وەزیر مووی دەرەکەن ڕەنگە باشترین محکەمەشان بکەن ئێوە هیچ کەسێ نەوێت ئەم دەرمانەستۆگە کێ هێنای ئەمە کێ ڕێدا بهێنن یعنی حتا وەزیری سەحانە ئەی بۆ شوێنە چوی سقالە بکە یعنی من شتێکی وا بکە من وەزیر بم ئەو 30 کەس کوێر بێ یا چەند کەس دەژێر بەنجی زیانداوتە مرد بێ یعنی وڵات یاسا لەکوێ یعنی ئێوە لەم هەڵبژاردنەیە ئەو دروشمەتان نییە یان ئەو ئامانجتان نییە کە دەسەڵات لە یەکێتی و پارتی بسەنەوە خۆتان بەتەنها حکوم بکەن بەنیازن لەگەڵ یەکێتی و پارتی هەموو حیزبەکانی کە بچنە حکوم وڵا ئەوە کەوتوتە ئاخیری هەڵبژاردن کە ئێمە چەند کورسی ئەهێنین ئەوە کێتە سەر کۆمەڵانی خەڵکیش و من لەم کەناڵە جوانەی ئێوە ئەڵێم ئیتر خەڵک حەقە هۆش کاتەوە و خەڵک حەقا ئیتر ڕاستی و درۆی بۆ دەرکەوێ ئێمە لەسەر حکم نەبووین مەگەر گلێ ئەوە بکەن بڵێن بۆم نازانم لەم گلەیەکی لێمە بکەن چونکە لەسەر حکم نەبووین 4 ساڵ لەسەر لە پەرلەمان بووین ئەو 25 برادرەمان هەرچی حدوهینە گومرگە پیانوتن مەسەلەی نەوت لە مێز و کورسیاندا هەرچی شەڕە شەقا لە پەرلەمان بۆ خەڵکیان کرد ئەم جاران کە خۆمان شوێن دەسڵاتەوە لە ناو دەسڵاتە لە ڕێی دەسڵاتەوە توانین دەسڵات بگۆڕی لە ڕێی دەسڵاتەوە توانی یاسا بچەسپێنی و یاسا سەرۆر بکەی کە تو هەر معارەزە بی بە معارەزە یاسا ناڕۆ بەڕێەوە بە معارەزە داواکانی کۆمەڵانی خەڵک ناتوانین جێبەجێ بکەین کە خۆمان لە دەسەڵات بووین و ئەگەر نوقسانیمان هەبوو میلەتەکەمان بۆیە بۆمان بێتە سەر جادە و سەرزەنشتمان بکە و بە درۆمان بخاتەوە و سنگمان فەرەوانە بەرامبەر ئەو میلەتەمان و ئەو خەڵکی کە ئەچێ بەرەو دەنگدان لە گەنج و پیر و پەکەوتەوە حەقی خۆیانە بە قەدەر دەنگی خوان عقوبە و محاسبەمان بکەن باشە مام ڕاستم بۆ حکومەت تۆ خۆت پێشمەرگەی کۆن بوویت گۆڕان زۆر گلەی لەوە کات زۆر قسە لەسەر ئەوە کات کە لە کوردستان سوپایکی نیشتمانی نییە هێزی پێشمەرگە تا ئێستا لە شکڵی هێزێکی میلیشایی یا ماوەتەوە وەکەوەی کە ئێوە ئێڵێن بەرنامەی ئێوە چییە بۆەوەی کە ئەگەر بەژاریتان لە حکوومەت تاکردیان دەسەڵاتان وەرگرت سوپایکی نیشتمانی دروست بکەن هێزی پێشمەرگە لەم بارودۆخانەی هەڵنەوە بارودۆخیان باش بکەن ئێمە یەکەمین هەنگاو شەڵاچینە حکوومەت و بە بەشێکی باشەوە چینە حکوومەت یەکەمین هەنگاو ئەبێ یاسا سەرۆر بکەین چون هەموو شتێک لە ڕێ یاساواکرێن وەکو چەرچڵ و ئەگەر یاسا بمێنێ بەریتانیا ئەوە بوو یێران بوو لە حربی عالەمی و ئەوانەیە کە یاسا هەبوو هەموو شتەکان ئەتوانیت تربێت چاکەی بینکەی مەسەلەن هەرچی کەم و کوڕەکان لە وڵاتە چاکی یەکەم هەنگاو ئەوە دووەم هەنگاو ئەتوانین پێش هەموو شتێک هێزی ئەمنی وڵاتەکەمان ئەبێ ڕێخین ئەبێ بکەین بە هێزێکی نیشتیمانی لە وڵاتان هێزی نیشتیمانی نایبەنە سەر خەڵک ئەوەی کە حەفزەی شوبار ڕوودایا بەردەرکی سەراوی ئەمانە هێزی خەڵک بۆ دیفاعکردنە لە خەڵک هێزێک دروستەکەن کە هێزێکی نیشتیمانی بێ کەس لێ نەترسێ کەس لێ نەتۆقێ ئەو هێزە بێ کە بەیانی لافاوێک هات بە وڵاتەکە ئەبێ و جوندیانە بڕۆن فەردەگەڵ بەرنە بەردەم لافاو ئەیبین خۆتان لە سین لە کۆریا لە ئەمریکا لە ئەڵمان لە هەر شوێنێک کە لافاو دێ جێش ئەڕوا ئەوە بینیتان جارێکیان ئەسکەرەکان ئاوای خۆیان دانەوانە بوو مناڵ لە مەکتەب دەرچوو بەسەر پشتی ئەوانە لە ئاوەکە پەڕ ئەمانە جێشەکەمان ئەو نوع جێشە بێ ئاسایشەکەمان وریای ئەوە بێ ئیرهابی ڕوونەکاتە وڵاتەکە و دیفاع لە ئەمن و ئاسایشی وڵاتەکە بکە نەک مراقیب و ڕقیبێ بەسەر خۆمانەوە کێ بۆ ماڵکێ چوو کێ گۆڕان چۆ کام ماڵ بچن عقوبەی بدەن ئەو سیارە بۆ عەلەمی پێ و بەرشەقی ئەوانە ئیتر تەواو بووە بەسەر چووە ئەم جارە ئێمە کە بینە سەر حکم وە حکومەتمان کرد دەست ئەوەی کە خەڵک داوایەکە ئەمە ئەواکە
جێشێکی نیشتیمانی، ئاسایشێکی نیشتیمانی، ئاوادانکردنەوەیکی نیشتیمانی، لێپرسینەوەیکی نیشتیمانی، ئەم هەموو دا و دەرمانەستۆکە دێ کەس دی ناپرسێ، ئەم هەموو تەلەڤیزۆن و ئەلکترۆنانە دێن گوڵۆپە خاتە سەر سویچەکە و پلاکە و پەنجەی پیانە ئەسووتێ یەکێک ناپرسی ئەم ئامێران لەکوێنە من خۆم لە ئەڵمان چەند ساڵ لە خانوویە کابووین تا ئێستا گوڵۆپەکەیم نەگۆڕ کاتا هاتوومەتەوە یعنی چوو هەموو ئەبێ ڕقی بێ بەسەر تجارەتەوە ڕقی بێ بەسەر خواردنەوە ڕقی بێ بەسەر دەرمانەوە یعنی ئەم وڵاتە تا ئێستا بڕاتان نەبێ وڵاتێکی بێسەرۆبەرەی سەرگەردان بەس خەریکن لە کوێن نەوتە بێ بە خۆیان و سڵینەکان و چند لێن نەوتەکە داکوتن و ئامێرەکانی بۆ بن نەوتەکە دەربێن ئیتر بەبێ و گوێ بدەنە خەڵک گوێ بدەنە ئەرزی چێە ئاوی چێ لە هەموو دنیا کە نەوت لە شوێنە دەرێنی حیسە ئەو شوێنە ئەبێ بدەیت جا دێ بێ شارۆچکە بێ ماڵ بێ خانوو بێ هەر کەسێ بێ یعنی ئەمانوێ یاسا بکەوتە سەر سکەی خۆی کە کەوتە سەر سکەی خۆی جێشێکی باش تەشکیلەکەی بە بودجەیەکی باش من ئەلم کەناڵەوەڵێم ئێمە کە جێشی نیشتیمانیمان دروست کرد چۆن جێشی عێراقی موچەیەکی باشی هەیە بە پێی قانون واجبەگرێ بە پێی قانون ئیجازە وەرەگرێ بە پێی قانون لێ پرسێتەوە بە پێی قانون هەموو شتەکانی بۆکە وەکو جێشی هەموو دنا چۆن ئێستا مەسەرەن لەم سەردەمە ئێمە چەند حکومەت گۆڕە جۆش بۆ ڕۆی کلنتۆن ڕۆی ئەوە ڕۆیستا ئوبامایە بەڵام جێشەکار جێشی وڵاتەکەیە جێشەکەی لەگەڵ خۆی نەبن وەکو جێشەکەی زمانی ئێمە نەبوونەوە و دوو جێشمان تەشکیل کرد بە حسابێکی دی و پارتی جێشان تەشکیل کرد پیانەوتن قیادەی منتیقا لەگەڵ قوی پیاکردیان شەڕە پارتی چوو ڕای کرد بە لای پارتیەکی جا لایەکێتی ئەو کەی جێشی نیشتمانیە ئەمانە جێشێ بێ نەی پارتی بێ پێش هەمویان نابێ هی گۆڕان بێ و حیزبایەتی بە نهائیاً ممنوع لە ناو جێشە ئابوونە ممنوع لە ناو جێشە قورب بەسەر 400,000 8,000شی لێ بڕێەوە دوێنەوە پێرەوە تەلەڤیزۆن و ئیزاعەوە باسی کرد یعنی جێش بێ جێشی خەڵک بێ جێشی هیچ حیزبێک ئەمە ئەو بەرنامەکەمان ئەبینی ئینشەڵا لە ئێستا بەداوا لە هەم لە تەلەڤیزۆنم کە چوینە دەسەڵاتیش زان چۆن زۆر باشە مام ڕۆستەم لەم هەڵمەتی هەڵبژاردنەتانە بۆ پەرلەمانی کوردستان ڕۆشنی ئەو سەرکردانە ڕازیانە لە ناو بزوتنەوەی گۆڕان هیچ کاریگەریکی نەبوو بەسەر هەڵمەتەکەەوە وەڵا هەموو کەسێک دەوروت ئەسیری خۆی هەیە چووکم دەنگدان یەک نەفەر لەگەڵ ڕێز جمهورە لەگەڵ ڕێزۆرە لەگەڵ هەر کەسێک سەرکردبێ دەنگدان یەک دەنە هەموو کەسێک دەین ئەمە یەک دووەم هەموو شخصێکیش بۆ شخصێک فەرقی هەیە مەسەرەن هەیە ئەڵێن هەڵسوو ڕاوە هەیە ئەڵێن هەوادارە هەڵێەوە تەیدمانەکە مەزن بەڵام کۆمەڵە مەسئول ناڕازی بەڵام ناڕازیەکان نەگەیشتوتە ئەوەی کە هەرچین سەموو لە کاران لە ئیشان هەموو برادرانی کە باس هەموو ڕۆژە باسەکرێنانە دوێنەشەوە بەیەکۆ بن هەموو کارەکە ڕاستە من ڕەنگە ناڕازی بم ناو بزوتنەوەی گوڕان لە هەنێشت بەڵام بەلای منەوە مهمی بزوتنەوەکە سەر بکەوێت چون سەر بزوتنەوەکە بزوتنەوەیکی عادلانێ بزوتنەوەکە جێ ئومێدی خەڵکە لەبەرەوە لەگەڵی ئەڕۆم ناڕازیش بم ناڕازیەکە خۆم لێدانم وەکو نەکەوتی ئیدامە بە ئینەکە ئادێن بە ڕوتی بزوتنەوەکە ئادەین تا سەرەکەەوە چین دەسڵات ئێستا کاریگەریان هەبوو ئەو سەرکردانە ئەو سەرکردان ناڕازیانە ئەی پێشتریان بڵام ساکە لە بەرەوەی هەموو ئیشەکەنەوە بۆ گۆڕان بۆ خۆی لە هاتووە ینی هەمویان گەڕان هەموو ئیشیشەکەن و هەموو کاریشەکەن بۆ گۆڕان و لێرە و لەوێ خەڵک مەسەرەن بازاری بۆ گەرمە کرد ئەوان بەڵاوانە هەموو خۆیان داڕێژەری ئەساسی گۆڕانن لەبەرەوە پێم وانە لە گۆڕان دوورکەونەوە دوریش ناکەونەوە معادل ئێمە بە یەک شەوەین و و ئیشەکانی ژەرەکرێ کەم زۆر باشە مام ڕۆستەم زۆر باسی ئەوە ئەکرێت بە تایبەتی سەرکردەکانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان باز لەوە ئەکەن کە بارودۆخی ئێستا لەگەڵ 2009 زۆر جیاوازە و باز لەوە ئەکەن کە بزوتنەوەی گۆڕان دەنگی خۆی ناهێنێتەوە لەبەرەوەی خەڵکێکی زۆری لێگەڕاوەوە ناو یەکێتی و دەنگێکی زۆری ڕۆشتەوە بۆ ئیسلامیەکان و وەڵا عەرەب قسەیەکی الئەیام بەینەنا ئەوە بەرەو هەڵبژاردن ئەڕۆین ئیتر دەری شەکەوێ چێ بەرەو چون حەزەکەم بە خۆمانە بچینەوە چونمە شتێکمان نەکردووە غیرە قانون بێ خەڵکمان لێ بتەکێتەوە نەچونێ وەکو باسم کرد نەچونێ دەسەڵات کە چوونە دەسەڵات و کارەکانمان بۆ دڵی خەڵک نەکرد ئەو وعدانەی کە داومان و ئەیدەین بە خەڵک کە نەمان کرد ئەو وەختە خەڵکمان ڕەنگە لێ بتەکێت بەڵام ئێستا من پێم وایە جەماوەرەکەمان ئەگەر دوو ئەوەنەی 25 حەوت نەبێ ئەوەنە نیو بەبانەوەی ئەوە لە منی وەرگرت چون من خۆم یەکێکم دەردی خۆ دەڵی لاڵسوڕاوەکان کە زۆر ئەگەڕێم و هەموو شوێنەکانی ژەچین هێشتا 15 ڕۆژی کەشمان ماوە بۆ
ئەواخیری و بۆ ڕۆژی دەنگدان و بۆی ئەو ڕۆژەی کەتر ڕۆژێک دوان پێشەوەی دەنگدان دەست پێ بکە ئەوەستین هەمووشتان متابعی تەلەڤیزۆن و هینی ئەکەن حتمما لەبەرەوە بەپێی ئاخۆرەی جەماوەرەکان پێم وایە دەرەکەوێ کێ زیادێنێ کێ کەمێنێ بەڵام من پێم وایە ئاخیرشت سنووقی دەنگدان ئیعلانەکە کێ باش تۆ خۆت پێ وایە کە پێم وایە باش خەڵکێکی زیاتر لە ئێوە چۆتەوە ناو یەکێتی و ناو حیزبەکانی کە یان لەوانەوە هاتوون بۆ بزوتنەوەی گۆڕان وڵا پێم وایە هەر لەوانەوە بێ بەلایە مەچکومە هیچمانێ لێ بتۆرێ نە پارەمان هەیە بدەین بە خەڵک نە ئەرزمانێدا بەشیکەین نە سیارەمان هەیە بدەین بە خەڵک نە دەمان چەوشتیشمانێ بدەین بە خەڵک لەبەر ئێمە ئەوەی دوای ئەمە کەوتووە خۆبەخشە هەمووی خۆبەخشە بە نان و پیازی خۆی وەکو پشتگیری زمانی زوو بە نان و پیازی خۆی و دێ و خزمەتەمە چووکم ئەم برادرانە 21 ساڵە ئەممەیان خەڵ شەوسانەوەتەوە ئەممە بە دیاچاوم ئالەمەوە سەرۆت و من یەکشتی بشکۆلت پێڵم مەسەرەن دەمانچا دێ بە خەڵک تۆ ئێمە باسی خەباتی مەدەنیەکەین باسی ئەوەکەن کەیتر چیتر شەڕ نەمێنێ دەمانچێک لایکەین بای 1200 دلار کۆمپیوتەرە بە 300 دلار هەر تەوزیعەکەن هەر بۆ خۆشیان وا باش بوو کۆمپیوتەران بدایە بە کەس و کار و مناڵی شەهید باشتر نەبوو 16000 دەمانچە 16000 کۆمپیوتەریە کرد باشتر نەبوو ئەمان چووکم بە عقلی ئەسکەری و بە عقلی کوشتن و بڕین و چون تر سیستەمەکان وا هاتووە لە زمانی عەبدولکەریم و لە زمانی عەبدولسەلام و عەبدولڕەحمان و سەدام و ئەمانە وڵاتەکە بە ئەسکەرتاریات هاتووە ئەمانش لەو ئەمە باوی ئەوە نەما لە هەموو دنیا لە شەرقی ئەوسەد لە هەموو دنیا ئەوە باوی نەما جاتر بە چەک و هەڵوتە سەر خەڵک چکم خەڵک قبوڵی ناکە خەڵک حتا ئەو هێزە ئێستا هەیە فەرقی هەیە لەگەڵ 25 حەوت و حەفدەی شوبات ئەو هێزە هۆشی کردوێتەوە ئەزانێ بە 400,000 دینار ناچێت کە سوکاری خۆی بکوژەوە بۆ مەسئولێکە ڕەنگە دووجار نەچی بە مەرحەبای کرد بێ خەڵک هۆشی کردوێتەوە و خەڵک تازە بە تایبەتی گەنجەکان خوێنەوارەکان ئەو ساتی مستەقف جامع هەمووی هۆشی کردوێتە کە ئەزان ئەمانە بەڕاستی هیچ وعدێکیان تایسە نەبردۆتە سەر مەسەن تۆڵی ژیانی تەلەبە چاکەم تەلەبە 3 دەوام لە یەک مەکتەباکە بەینی لە 8 ڕۆ تا 9 یەکێک بێ دوای ئەوە دەوامێکی تر لە ئەوروپا لە 8 ڕۆ تا 3 دەوامەکە هەم تەلەبەکە باش فێرە بێ هەم مێشتی باشتر وەرگێ تۆ ژیانی مامۆستا چاکە و بودجەی باشی هەبێ و ئەوەی هەبێ هەم خۆی مانۆکە لەگەڵ تەلەبەکان هەم بە جدی دەوامەکەی باشەکە دڵی بە وڵاتەکەی خۆستەوە دڵی بە کوڕانە و مناڵە کچ و کوڕان ناستوێ کە دەرسیان پێڵێ وەکو مناڵی خۆی سعیان پێ بەڵام ڕاستن خۆت پێ وانە کە لەبەر نەبەخشینەوەی ئیمتیازیان لەبەرەوەی کە بزوتنەوەی گۆڕان ئیمتیازی لانیە خەڵکێک لێک شابنەوەوانە و گەڕابنەوە بۆ لای ئەو حیزبانی کە ئیمتیازیان لەلایە لە ئێمە لەبەر بێئیمتیازی ینی لەبەرەوەی کە بزوتنەوەی گۆڕان لە دەسەڵاتانی و هیچ نییە بیا بە خەڵک تەکی بنەوە ڕۆشت بن بە حیزبەکانی تر ئەزانیی خۆ بتەوە نەتەوە لە کاگرێبار لە هەموو دنیا ئەو شتانە هەیە بە تایبەتی لە وڵاتی شەرقا کابرا حەزی لە پارەیە هیوا حەزی لە ئەسب و ماینە هیوای حەزی لە پارەی وا حەزی لە سیارە حەزی لێ مەسەلەن ئەوش خانوویەکی وەکو خانی فڵان ئەڕاتەوە بۆ شتێ پارە ماوەی زۆر لەوە نهاتون دەگردەکە ماوەی لێوە بوون دوای وتیان چێکەی لەوەرتکەین مەسە ئەندامی کۆمیتە مەسئولی کۆمیت 2 حرەس و مەعاشی ملیۆنە کوشتێکی باتێ و لەوانە هەر هەیە لە هەموو شوێنەکەیە بەڵام ئێمە ئەگەرێکی ڕۆژ بدە 100 هاتووە و ئێمە حەزەکەم ئەوەش بانی کاگڕێبار بۆ کۆمەڵانی خەڵکیش لایمە هێزەکە ئێمە شاراوەیە جگە لەوەی کە دێتە گردەکە و مەکۆکان هێزەکەمان هێزی خەڵکە ئەو هێزن کە شەو ڕۆژ بە تەلەفۆن بە کەناڵەکە ئێوە و کە ئێنن ئەوانی ترە لێ بوجەکەیان خواردنەوتەکەیان وا تاڵان کرد ئەمەیان کرد ئەوانە هێزەکە ئێمە ئەوانە ئەچن بەرەو دەنگدان و سەحبی سقی خۆیانەکەنەوە لەو جەماعەتی کە 21 ساڵە ئەخ 21 ساڵ عمرێکە 21 ساڵ ئینسان ئەچێ بێت تەلەبەت جامیعەتەوەکە 21 ساڵ تۆ نەتوانی ڕێگاوبانەکان چاکی نتوانانی دوتونی لێ ڕێک و پێ بکەی نتوانانی 4 سەدەی ڕێک و پێ بکەی نتوانانی ژیانی ئەم خەڵکە چاکەی ژیانی نابینا ژیانی بێوەژن ژیانی پیر و پەکەوتە یعنی هیچ شتێکیان بۆ خەڵک نەکەوت تا خەڵک بەتین و گوڕ بچێت دەنگ بابان من پێم وایە زۆر گەشت بینم و ناڵم لە 25 حەوت زۆر باباشیش زۆر باشە ناوڕێکی کوردوەرەگرن و ناوڕە بەردەوام بین لە گفتوگە باش بەڕێزان پاشەم ناوڕاگەڕێنەوە لاتە